و ئەم پرسیارە ڕوبەڕۆی بەڕێز دکتۆر ئەرشەد تەها ڕاوێژکاری دارایی پەرلەمانی کوردستانەکەم کە لە ستۆدیۆ میوانی منە. دکتۆرم کاتت باش بەخێر هاتی و سڵاوت لەبێ. دکتۆر بە ئەم پێشنیازەی کە ئێستا شاندەکە چوونەتە بەغدا و بەغدا پێشنیازیەوەی کردووە کە موچە خۆران ئەو بڕێی کە پێویستە بچێتە سەر بودجەی حاکیمە، ئەمە چارەسەری ئەو کێشەیە کات؟ زۆر سپاس. بەڕاستی کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا زۆرن، بەڵام گواستنەوەی موچەی فەرمانبەران بۆ سەر خەرجی حاکیمە ڕەنگە بەس کێشەی فەرمانبەران چارەسەر بکات. ئەگەر بگەڕێینەوە سەرەتایی دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی عراقی لەسەر بنەمای ئیدارەی ئیتلافی ئیدارەی دەوڵەت دروست بوو کە لایەنە کوردەکان بەشەکی سەرەکینە لەو ئیتلافەوە بڕیار بوو کە کێشە هەڵپەسەردراوەکانی نێوان هەردوو حکوومەتی عراق و بەغدا، یعنی عراق و هەرێمی کوردستان چارەسەر بکرێن، بە تایبەتی کێشەی پێوەست بە بودجە و هەروەها یاسای نەوت و غاز، هەروەها ناوچە کێشە لەسەرەکان. ئەوە بڕیار بوو لە ماوەی 6 مانگ تاکو ساڵێک ئەو سێ بابەتە چارەسەر بکرێن، بەڵام بەداخەوە نەک چارەسەر نەکران. کێشەکە ئاڵۆزتریش بوو چکە لە ساڵانی ڕابردوو ڕاستە بەشە بودجەمان نەدەهات، بەڵام هەرێمی کوردستان دەتوانێت نەوتی خۆی هەناردە بکات. لە 25 سێ ساڵی ڕابردووە ئەوەش ڕاگیرایە لە ئەنجامی بڕیاری دادگای فیدرالی و دادگای نێوبژێوانی پاریس کە قەیرانەکە قوڵتر بووە لە جیات چارەسەر بکرێت. ئێستا موچەی فەرمانبەران کە نە داهاتی ناوخۆمایە، یعنی نە داهاتی نەوتمایە، نە بودجەش لە عێراقەوە دوای پەسەندکردنی بودجەش، کە ئەو بودجەیەش کتێبێکی ئاسمانی نییە، بەڵکو لەلایەن پەرلەمانەوە پەسەندکرایە. کارە ئەو لایەنانە کە ڕێکەوتنیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و لەسەر ئەو بنەمایە حکوومەتی عراقی دامەزرایە. ئەگەر ئێستا خەرجی موچەی فەرمانبەران بگوازرێتەوە سەر خەرجی حاکیمە و هیچ کێشەیەکە دروست نەکرێت، چونکە ئێستا زۆر لایەنی ئەندام پەرلەمانەکانی عێراق خۆیان ئامادەکردێت چەندین بابەتیکە پەیوەست بکەن بە هەمواری بودجەی عێراقی، کە ڕەنگەوەش کێشەمان لێ دروستکە وەکو هەمان بابەتی بە پارێزگاکردنی هەڵەبجەی لێبێت. چەندین دۆسێتکەی پێ هەڵواسن کە لە ئەنجامدا نەتوانرێت هەموار بکرێتەوە. هیوادارین بکرێت، چونکە لێدوانەکان کە گوێبیستی دەبین بە تایبەتی لە سەرۆکی حکوومەتی عراقی بەو ئاراستەیەن کە بەلایەنی کەم ئەو فەقەڕەیە هەموار بکرێتەوە کە بتوانن موچەی فەرمانبەران لە کاتی خۆی بنێرن. هەرچەندەوە کێشەی نەوت و غازمان لۆ ناکات، کێشەی ناردەکردنی نەوت و غاز ناکات، کێشەی بودجەی هەرێمی کوردستان ناکات، چونکە موچەی فەرمانبەران بەشێکە لە بودجەی گشتی هەرێمی کوردستان. ئەگەر تەنها موچەی فەرمانبەرانیش بێت کێشەی هەرێمی کوردستان چارەسەر نابێت، چونکە حکوومەت دەستی بەستراوە دەبی و ناتوانین هیچ پرۆژێک ئەنجام بدات. لە کاتێکە کە خەرجی حاکیمە سروشتی زۆر جیاوازترە لە ئەو بڕێ یاخودە پارەی کە دانرێ بۆ موچە خۆران، یعنی ئەمە کێشە دروست ناکات، یاخود تۆ پێدوانیە کە ئەمە درێژکردنەوەی کاتەکەیە بۆی کە دیسان و کۆمەڵێ بێنە و بەردەی دیکە بکرێت بۆ موچە خۆران. کێشەی نەناردنی بودجەی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان علاقەی نییە کە لە مادەی 11 و 12 یان لەناو خشتەی بودجەی حاکیمەیە، چونکە کێشەکە پێیوەستە بە ئیرادەتێ ئەو کێشەیە چارەسەر بکەی یان نا، چونکە گەر بیانەوە چارەسەر بکەن لە خەرجی فعلی دەردێنن، ئەو فەقەڕێکە لە مادەی 11 بودجەی هەرێمی کوردستانی بە خەرجی فعلی بەستایەوە تەناو شەی خەرجی فعلی لا بە چارەسەر دەبێتن. دوای لە مادەی 12 دووبارە کاتی خۆشی قسەمان لەسەری کرد کە ئەو پرۆژە یاسایە بۆم بڕێژکراوە و ڕەنگە کێشەی گەورەمان لە دروست بکات لە داهاتوودا کە باسیەوە دەکات نەوتی هەرێمی کوردستان ئەگەر هەناردە نەکرا لە ناو خۆدا بەکاردێ، ئەو کاتی علامەتی استیفهام دروست بوو کە ئیرادەیەک نییە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئێستا دەرکەوت کە پێشبینیەکەمان ڕاست بوو، ئێستا دەمانگ تێپەڕی بەسەر ڕاگیرانی نەوتی هەرێمی کوردستان ئیرادە نییە بۆ ناردەکردنی، ئەویش بەسرایەتەوە بە خەرجی دەرێنانی نەوت کە خەرجی دەرێنانی نەوت بۆ بەرمیلەک لە هەرێمی کوردستان هاوسەنگ کرایان یەکسان کرا بە دەرێنانی بەرمیلەک نەوت لە عێراقدا، کەەوەش دادپەروەرانە نیە، چونکە ئەو بیرە نەوتانەی لە عێراقدا هەمووی میراتی حکوومەتی پێشتر استثمار تێدا کرایە، بەڵام ئەو هەرێمی کوردستان یەک دیناری عێراق تێدا استثمار نەکرای، هەموو کۆمپانیاکانی بیانی خۆیان استثماریان تێدا کرێت، کەواتە بە دەرەجەیەک کێشەکەمان هەبوونی ئیرادەیە نەک جێگیرکردنی شایستەکانی موچەی هەرێمی کوردستان لە مادەیەک گواستنەوەی بۆ مادەیەشتر. باشە، بۆچی موچە خۆرانی عێراق لەسەر بودجەی گشتیە بەڵامی هەرێمی کوردستان نەخرێتە سەر حاکیمە؟ یان ئەگەر منەوە ینی پرسیارەکەم دوولایانی هەیە، ئەگەری موچە خۆرانی عێراقیش بە هەمان شێوەی لێبێ بکرێتە سەر خەرجی حاکیمە، کێشەکە چارەسەر بە یاخود پێ دوایە ئەمە چ جیاوازیەکێ بێت؟
هیچ لە بابەتەکە ناگۆڕ چکە موچەی فەرمانبەرانی عێراق هیچ کاتێک درەنگ نەکەوتیە نەک نەدرایە چکە لە ساڵی 2020 کاتێک پەتای کۆڕۆنەش بڵاو بۆ داهاتی عێراقیش نزیک بۆ لە سفر موچەی فەرمانبەر بۆ 1 مانگ دواکەوت دواتر چێشکیان چارەسەر کرد کە هیوان لەسەر بودجێ حاکیمەش نییەوەکۆی هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش بڕپارێکی بۆ تەرخان کراوە بۆ موچەی فەرمانبەران بەڵام جێبەجێ ناکرێ و هەم بابەتەکان لێکتر بەسترێتەوە بەشە بودجێ ینی موچەی فەرمانبەران بەسرایەوە بەشە بودجێ هەرێم بەشە بودجێ هەرێم بەسرایەوە بە هەناردەکردنی نەوتی هەرێم هەناردەکردنی نەوتی هەرێم بەسرایەوە بە خەرجی دەرهێنان و هەناردەکردنی نەوتی هەرێم ئەویش گواستایەوە بە گرێبەستی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکان کۆمەڵک دۆسییان بێکتر هەڵواسیەوە کە قابلی جێبجێکردن نەبی دواتر لە مادەیەک ئاماژیان پێکردی ئەگەر هەر ناکۆچێک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبێتن ئەوە بە شەبودجێ هەرێمی کوردستان ڕادەگیرێت تاکو لەلایەن لێژنەیەکێک لا دەکرێتەوە گەر لێژنە نەیتوانێت لا بکرێتەوە بجێردرێتەوە بۆ پەرلەمانی عێراق یعنی ئەوە ئیرادەمان نییە علاقەی بەوەی نییە لە مادەیەک بیگوازی و مادەیشتر دروستە دکتۆر من لە تەواوی قسەکانی تۆ تێگەیشتم کە ئەگەر عێراق بێوێت بەشە بودجێ هەرێم بنێرێت مافی هەرێمی کوردستان بدات ئیتر ئەم هەموو بێنەوبەردەیی ناوێت ئەم هەموو گۆڕانکاریەشی ناوێت سوپاس دەکەین پامەکەتان گەشت سوپاس بۆیەوە کە ئامادەبوون لە ستۆدیۆ